بەهۆی زنجیرە تەقینەوەکانی شەوی ڕابردووی کەرکووک کە چەند جێگایەکی جیاجیایی شارەکەی کردە ئامانج، 3 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستدا و 16 هاوڵاتی تریش بریندار بوون. هەروەک لە کۆتا بەیاننامەی شانەی ڕاگەیاندنی جەنگی عێراقیدا هاتووە. تەقینەوەکان لە ڕێگەی 6 بۆمبی چێنراوە و ئەنجام دراون. چاودێرێکی ئەمنی نەبوونی هێزی ئەمنی و سەربازی کورد لە سنوورەکە بە هۆکاری تەقینەوەکان دەزانێت کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆشایی ئەمنی دروست کردووە. ئێمە پێمان وایە لە شاری کەرکووک شارێکی هەستیارە و شارێکە فرەڕەهەندە و پێمان وایە ناجێگیریەکی سیاسی زۆر لە شاری کەرکووکەیە لە بینی پێکهاتە و نەتەوەکانی شاری کەرکووک. هەر ئەو ناجێگیریە سیاسیە خۆی لە خۆیان بێتە هۆی دروستکردنی بۆشایی ئەمنی. بۆشاییەکی ئەمنی گەورە لە شاری کەرکووک هەیە بەوەی کە لایەنێکی گەورەی نەتەوەی کە ئێستا لە شاری کەرکووک وجودی نییە. پێشتر ئەو لایەنە نەتەوەیە کە لایەنی کووردە دەستگا و ئیمکانیەتێکی ئەمنی عەسکەری سەربازی گەورەی هەبووە. بە کشانەوەی ئەو هێزە ئەمنی و عەسکەری و سەربازیانەی کورد بۆشایەکی ئەمنی دروست بووە. لە بەرامبەریشدا نایارەکانی کورد و ئەو نایارانەی کە هەمیشە هەوڵیان داوە باری سیاسی و ئەمنی کەرکووک ناجێگیر بێ، ئێستا دەرگاکانیان بۆ واڵا کراوەتەوە. هاوکات کێشە سیاسیەکانی سەبارەت بە کەرکووک لە نێوان هێزە سیاسیەکاندا چەندین بەیاننامەی لە پاشتەقینەوەکان بە دوای خۆی داهێنا و وەکو هەمیشاوی هێزە سیاسیانە پەنجەی تۆمەت بۆ یەک ڕادەکێشن و یەک تۆمەتبار دەکەن بە هۆکاری نانەوەی پشەوی لە شارەکەدا. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت دۆخی ناجێگیری کەرکووک لەبارە بۆەوەی گروپە چەکدارەکانە و هەلە بقۆزنەوە و پشێوی دروست بکەن. ماوەیەکە جمجولی داعش دەستی پێ کردەوە لە زۆربەی سنوورەکانەوە بە تایبەتی لە کەرکووک و گەڕێمە سێری کەرکووک کەرکووک ئێستا وەزعێکی نائاسایی هەیە و هێزێکی لێ هێزەکە نامۆیە بەم سنوورەی ئێرە و هەروەها ڕێگای ئەو شوێنانەی کە داعشی لێوە دروست بووە وەکو حەیز و شوێنەکانی تری سەکراوەیە ئەتوانم بڵێم تێکڵاوی خەڵک بوونە و ئەو ئیدارەی کە ئێستش لێرە هەیە دەورێکی سلبی هەیە لەو بابەتەدا دیارە زۆربەی ئەو داعشانە دزیان کردوتە ناو شار و لەو سنوورانەیە ماوەند بۆیە ئێستاش کاتێکی کە مانجی ڕەمەزانە دیارە کاتێکی حساسە بۆ خەڵک لەم کاتەیە ئەیانەوێ وەزعی کەرکووک تێک بدەن و هەروەها نێوان پێکاتەکان تێک بدەن لە کەرکووکە. بۆیە حکوومەتی عێراقی بە دەرەجە یەک مەسئولیاتی ئەکەوێتە سەرەوە ئەبێ بە وەزعی ئەمنی کەرکووکە بچێتەوە و ئەو هێزانی کە لێرەیە پێویستە زیاتر توندوتۆڵ بکرێن و پێویستە تەوافقێکی سیاسیش لە کەرکووکە بێ. کەرکووک حاڵەتێکی خاصیەیە. کەرکووک تەنیا نەتەوەیەکی تیاناژێ. ئەوەی ئەیبینین ئێستا لەم سنوورەیە تەنیا یەک نەتەوە حکمی ئەسکەری بەسەر کەرکووکە ئەکا و وەزعی کەرکووک ناجێگیرە. پێویستە لەسەر حکوومەتی هەرێمیش هەوڵی ئەوە بدا کە بتوانێت پێشمەرگە بگەڕێنێتەوە ئەم سنوورانە. لە دوای نەمانی هێزەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک، ئێستا بۆشایەکی ئەمنی لە نێوان کەرکووک و قەزای حەویجە و گوندەکانی دەوروبەری دروست بووە کە ماوەی 4 ساڵی ڕابردوو مۆڵگەی گروپە چەکدارەکانی داعش بووە. بۆیە هەر ئەو بۆشایە ئەمنیە وای کردووە ئەو گروپانە بتوانن بە ئاسانی دەستیان بە شارەکە بگات و هاو شێوەی شەوی ڕابردوو تەقینەوە ئەنجام بدەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.